بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە دەرسی 11 لە بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار هەرچی کە بەهای بەرز و بەڕێزە تێماندا بینیتە دی و بتوانین نمونەیەکی جوان بین لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا. خۆشەویستانم، لە دەرسی 11 دێنە سەر بەهایەکی زۆر گرنگتر لە ناو کۆمەڵگە و مجتەماعەکاندا، و بە تایبەتیش کە گوتم ئاینی ئێمە چۆن گرنگی بە لایەنی بەندایەتی و عەبدایەتی داوە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، بە هەمان شێوەش گرنگیەکی زۆری بە ئەو بەها بەرزانە داوە بۆی کە ئینسانی ئیماندار بۆ خۆی نەژێتن و ئینسانی ئیماندار کانگای چاکە و چاکەکاری بێ لەگەڵ دەوروبەریدا. بەهای ئەمڕۆمان ڕێزگرتنی گەوران و بەزەیی بە بچووک داهاتنەوەیە لە ناو کۆمەڵگە و مجتەماعەکاندا. بەداخەوە دەڵێم ئەوەش وەکو باقی بەهاکانی دیکە کە خوێنمان کەم بۆ تۆ لە ناوماندا، لەبەر هەندێک گوتمان ئەو بابەتە هەڵوەستەی گرنگی دەوێت لە خزمەتیدا بکرێتن، بۆی کە بزانین هۆکارەکەی چیە. هۆکارەکەشی هەمووی بەڕاستی دوورکەوتنەوە لە دین و شارەزانەبوونە و حاڵی نەبوونە وە گرنگی نەدانە بە بەندایەتی و عەبدایەتیکردن بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. چونکە ئەو بەهایانە کاتێک کە پێیانەوە پابەندەبین، ئەو خەسڵەتە جوانانە پێیانەوە پابەندەبین، بەشێکە لە عەبدایەتی و بەندایەتی و دینداری بۆ خوای پەروەردگار. ئەوە نییە بڵێ وەڵا شتێکی چاکە ئەگەر بیکەی باشە و نەیکەی هیچ لە گۆڕی نییە، یعنی سوننەت نییە. ئەوە بەشێکی زۆری لەوانە واجبن، پێویستن و شخصیەتی ئینسان متەکامیل دەکاتن، ئینسان جوان دەکاتن. قەناعەت بکەن خۆشەویستانی خۆم. ئاها خوای گەورە کە باسی جون و بەرگ دەکات کە دەفەرمێ وەلیباس و تەقوا، یعنی کە باسی لیباسی تەقوا دەکاتن خێرتر و چاکترە لەو پۆشاکەی دیکە کە کابرا لە بەریتی. ڕاستە کابرا مەسەلەن زۆر ناشیرنە بەڕووتی بچێتە دەرەوە، ونیە بەس قەناعەت بکەن ئەوەی کە خالیە لەو بەها بەرزانە، لەو سیفەتە جوانانە، وەکو کەسێکی وایە کە ڕوت و قوول بێتن، سنگ و قورساییەکی نابێت لە ناو کۆمەڵگەدا. تەماشەکە کۆمەڵگە بکە دوو بەش، کۆمەڵگە بکە دوو بەش، هەموو کۆمەڵگە ئەوەی کە تو تێیدا دەژی، بەشێکی ڕێزت لێدەنێ لەبەرەوەی لەوی بەتەمەنتری. جا تەماشەکە یعنی هەموو خەڵک حیساب کە ئیسلام ئاوا تەقییم و ئاوا تەشجیعی خەڵک دەکا و کۆمەڵگە دەکا. یعنی بزانە چەند بەڕێز و بە قەدری ئەتۆ لە لای خوا و لە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. کۆمەڵگە بە ژن و پیاوە بیکە دوو بەش، بەشێکی ڕێزت لێدەنێ لەبەرەوەی لەوی بەتەمەنتری، دەستت ماز دەکا، قسەت لە قسەی ناکاتن، ئەگەر قسەیەکیشت لەگەڵی کرد وەڵامت ناداتەوە لەبەرەوەی تەمەنت لەوی زیاترە. بەشێکی دیکەشی بەزەی پێدادێەوە لەبەرەوەی لەوی بێتەمەنتری و منداڵتری، دەستت وە سەری دادینیتن. ئەگەر هەڵەیەکی شت کرد دەڵێ کوڕم قەیدی ناکاتۆ، هێشتا منداڵ یان نەمە بێتەمەنتری. ئەو لەکوێ دەست دەکەوێت؟ بەس لە ناو کۆمەڵگە و مجتەمەعێک دەست دەکەوێت کە جۆش کراوە بەچی؟ بە قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. و نصوصی شەرعیمان زۆرن خۆشەویستانم، بە تایبەتی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر ئەو بابەتە. لەبەرەوە ئەو بابەتە جێی ئەوەیە کە گرنگی زۆری پێ بدەین. و قەدیم
هەر بینە پێش چاوی خۆ لە باو باپیرانی خۆمان بینیومانن و ئەمەش بینیومانن بە خۆمان. ئەو ڕێز و حورمەتەی کە لە ڕابردوو هەبوو لە هەشتاکان و حەفتاکان هەبوو بەداخەوە دەڵێم لەگەڵ ئەو تەکنۆلۆژیایی کە هاتە ناومان لە جیاتی ئەوەی کە ئێمە ئیستیفادەی چاچی لێ بکەین بەڕاستی ئەو بەها پیرۆز و بەرزانەشی لە ناودا کۆتایی پێهێناین. ئەنیسا تەماشە دەکەی دوو منداڵ بە شەڕ دێن قەدیم ئەگەر بە تەمەنێک تەمەنی لەوان مەسەرەن گەنجێک بایە یان پیاوێک بایە ئافرەتێک بایە گوێی هەردووکانی گەر بە هەردوو بێدەنگ دەبوون وە قسەیان لە قسەی نەدەکرد ئەسڵەن ئاوڕیان نەدەدا و هەرێکە شەقازلەیەکیشی لێدابانە. بەڵام ئێستا یعنی چەند کەسم بینیوە واستە بەوەی کە ویستوێتی ببێتە ناو بژیوان شەڕەکە بۆتە ئیوی دەخۆی ڕابینیوە کابرا دوو قسەی کردوون هەردووک پەلاماریان داوە. ئەوە هەمووی نیشانەی چێ نیشانەیەوەی کە بەڕاستی ئەو ئەخلاقیاتە ئیسلامیەی کە زەرورە هەبێ نەماوە. یعنی کابرا کە قەدیم مامۆستاکانمان لە کاتی تەڵەبایەتی ئێمە قەناعەت بکەن لە کاتی هاوینیشدا نەک لە کاتی خوێندنماندا. لە کاتی هاوین کە پشوو بوو لە ماڵەوە بووین کاتێک کە یاریەکمان دەکرد جاکەلانێ بوو یانەوەتە هەر گەمەیەکی دیکەی منداڵان بوو ئەو کاتی ئەوە مەشهور بوو کە دەیانگۆ فڵان کە مامۆستا هات پیاوم دەویست قوتابیم دەویست تەڵەبەم دەویست ئەلەوێن دەرێ بمێنێتەوە بۆچ ئەوەندە ڕێز و حورمەتی مامۆستامان دەگرت ئەو ڕێز و حورمەتە لە ڕێز و حورمەتەکەی تێپەڕی بوو بۆ ترسێکی زۆر لە مامۆستا کە شوێنی خۆی بوو. لەبەرەوەش ئەو کەلیمات و قسانەی کە لە زاری مامۆستا دەهاتنە دەر جێ سەنجی و قورسی بوون قوتابیەکانی ئیستیفادەیان لێ دەکرد و خەڵک پێدەگەی مستەوای قوتابیەکی پۆلی شەشی ئیبتیدایی قەناعەت بکەن زۆر بە مستەواتر بوو کە تەخەڕوجی دەکرد لە پۆلی شەشی ئیبتیدایی لە قوتابیەکی زانکۆی لە هەموو ڕوێکیەوە. خوافوتان کە ئێستای وایە مامۆستای زانکۆم بینیوە دەڵێ مامۆستا کێشە نییە کە هیچ عیلمیان پێ نییە ئیملای تەواو نییە یعنی ئیملای تەواو نییە نازانی بنووسیتن. ئەوجا خۆشەویستانم وەکو گوتم بێنە بەر چاوی خۆت کە ئەو کۆمەڵگە و مجتەمەعی ئێمە ئەو خەسڵەتە جوانەی بێتەوە ناو بزانین چی ئیستیفادەیەک دەکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جارێ وەکو حورمەت و ڕێزێک بۆ ئەوانەی کە بە ساڵات چوون بەتەمەنن جارێ دەبێ ئینسانی ئیماندار هەموو تەمەنی خۆی لە کاری ئیسلامی سەرف کات ئەگاتان لەوەی بێت. جاکە دەڵێم لە کاری ئیسلامی مەبەستم نییە بڵێم ئیلا دەبێ بچێت ناو ڕۆکە ناوی خۆی لە یەکێک لەو حیزبانە بنووسیتن کە حیزبی ئیسلامین و واجیهەن بۆ موسڵمانان نە مەبەستم دەبێ کابرا هەموو غەممی سەرخستنی دینی خوای گەورەی دڵدا بێتن ئەگە دەیوێ بە سەلامەتی ڕزگاری بێتن لە دوا ڕۆژدا ئەگە دەیوێ بە سەلامەتی ڕزگاری بێ بە بارسوچی چکە ڕۆژێک دادەی خوای پەروەردگار لەو تەمەن و عومرەمان لێ دەپرسێتەوە بەڕاستی. دا تەماشای گەورەی ئەوانەکەن کە لە ئیسلامدا لە کاری ئیسلامیدا لە دڵسۆزیان بۆ موسڵمانان پیر دەبن ڕیش سپی دەکەن. دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام من شاب شیبەتەن فی سەبیل الله هەر کەسێک لە پێناو خوای پەروەردگاردا تاڵەموویەک نەک سەر و ڕیشی تاڵەموویەک سپی کاتن یعنی مانای یعنی مانای ئەوەی کابرا بە گەنجی لە ناوکاری ئیسلامیدا بێ بمێنێتەوە دانەبڕێ دڵسۆزی بۆ دینی خوای پەروەردگار دانەبڕێ تا ڕیشی سپی دەبێ یەک تاڵەمووی سپی بێتن دەفەرمێ کانت لەه نوورا یەومە القیامە. ئیمامی تورموزی ڕەحمەتی خوای لێبێ ئەو فەرمودەی ڕیوایەت کردووە دەڵێ دەبێتە نورێک بۆی لە ڕۆژی دوایی. جا ئایا ئەو نورە مەبەستی پێ بێتە ئەو نورەی کە لە ڕۆژی قیامەتدا کە دەپەڕینەوە لە سیڕات دەگەینە یان پێش سیڕات دەگەینە تاریکاییە کە پێویستمان بە نورە بالفعل چۆن کابرا لایەتی بەدەستە لە تاریکاییەکی ئەو کاتەی ئەو بەقەدەر ئەو نورەی خۆت کە نورەکە
بەشێکی لە ڕۆژ و بەشێکی لە نوێژە و بەشێکی لە ئیلتیزاماتە و لە تەقوایە و بەڵام بەشێکی سەرچاوی نوری ئینسانی ئیمانداریش کوی ئێستانە کە دەڵێ سەرچاوی کارەبا چەندن چەند سەرچاوان دەژمێری جای وایە بە ئاو دروستی دەکا بە تاقە شەمسی بەشێکی سەرچاوی نوری ئینسانی ئیماندار مانەوەیەتی لە کاری ئیسلامیدا تا ڕیشی سپی دەبێت ئەو و مانایەکی دیکەشی ئەوەیە کە ئینسان جوانتر و ڕێک و پێکتر و درەوشاوەتر دەبێت لەوێندەرێ لە ناو خەڵکی لە ناو موسڵمانان پلە و پایەکی زیاتری دەدرێتێ ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەبوو موسای ئەشعەری ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ إن من إجلال الله إكرام ذي شيبة المسلم تەماشەکەن دەفەرمێ نیشانەی ڕێزگرتن لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا نیشانەی مەحەبەتی خوا نیشانەی خۆشەویستی خوا نیشانەی حیسابکردن بۆ ذاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە ناو موسڵمانان دەزانی چییە؟ دەفەرمێ ئیکرام ذی شەیبەتی المسلم ڕێزلێنان لەو موسڵمانەی کە ڕیش سپیە یعنی کاتێک کە ئینسان لە ناو موسڵماناندا ڕێز لە پیاوێکی ڕیش سپی دەگرێت کە ڕیشی سپی کردووە ئەوە حیسابکردنە بۆ خوا ڕێزدانانە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا زابینە بەرچاوی خۆت بەرۆ خوازیارم ئەوەی کە گوێی لەو قسانەی منە موسڵمانان بە تایبەتی ئەو بەها بەرزە لە خۆماندا بێنینەوە دی دەبینی جاری وایە دەبینی غەڵەتێک دەکەی پیاوێکی ڕیسپی شەقازلەیەکت لێدا قسەیەکی قورست پێ دەڵێ ئاوڕت دا و ڕیش سپیە بڵێ بەسەر چاوان کە دەڵێی بەسەر چاوان لە بۆچی لە بۆ مەحەبەتی خوای پەروەردگار و لە بۆ ئەوەی کە ئەو مەنزیلەت دەستکەوێ کە حیسابت بۆ خوا کردو و ڕێزت بۆ خوا داناوە ئەو جا دەفەرمێ لە دوو ڕیسپی کە جێ حورمەت و ڕێزن ئێستا من شتێکم زۆر پێخۆشە لەو پیرەمێردانەی دەبینم باوەڕتان بێت جاری وای ئینسان خۆمەش بووینە پیرەمێرد و ڕیشمان سپی کرد و بەڵام جاری وای زۆر لەمە بەتەمەنترن یعنی کاتێک کە دەڵێ دەڕۆی لە دەڵێ بەخوا مامەستا پێش ناکومە تۆ قورئانت دەسینجیدایە یعنی ئەگەر یەک سوورەتە قورئانی شت لەبەر بێ یەک ئایەتی شت لەبەر بێ ئامادە نییە پێشت کەوێت ئەو زۆر مهمە ئەو فەرمودەی پێغەمبەر خۆ لەوانەیە و فەرمودەی نەبیست بیتن ئەوی بەڵام ئەوە نەسی ئەو فەرمودەیەکە ئەبوو داود بۆمان دەجێڕێتەوە کە دەفەرمێ وحامل القورآن غير الغالي فيه والجافي عنه ئەوەی کە قورئانی هەڵگرتووە پەیامی خوای هەڵگرتووە ئیش بە قورئان دەکا قورئانی لەبەرە یان بەشێک لە قورئانی لەبەرە دەبێت لە ناو کۆمەڵگە و مجتەمەعی ئێمەدا دەبێت ڕێز لێ گیراو بێت حورمەتی بگیرێت ئەوەی کە مەسەلەن زێدەڕۆیی تێدا ناکە یان ئیهمال نابێت لە مابین ئیفرات و تەفریط لەو نێوەندەیدا حەقی قورئان چۆنە ئاوە معامەلەی لەگەڵ دەکات ئەوەش یانی چییە؟ دەگەڕێنەوە خاڵی یەکەم ئەوەش ڕێزلێنانی خوای پەروەردگارە حورمەت دانان بۆ خوای پەروەردگارە حیسابکردنە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و ئەوەی سێمیان دەفەرمووە ئیکرام ذی السوڵطان المقسط و ڕێزلێنان لە دەسەڵاتدارێکی عادل دادپەروەر بەڵام کە دەسەڵاتدارێک عادل نەبێ دادپەروەر نەبێ نابێ لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا ڕێزی لێ بگیرێت نابێ حورمەتی لێ بگیرێ نابێ خەڵک کاتێک کە دێتە شوێنێکی یەک بەخۆ هەموو مەجلیسی بۆ چۆلکەن بۆی کە بەخۆی بزانێت کە عەدالەتی نەکردو کە دادپەروەر نەبووە بەڵام بەداخەوە دەڵێم ئێستا چ کابرای گوتی سەرەوەی مەجلیس و دەستە سینگدانەوەی بۆتە نیفاق و بۆتە ماستاوکردن و بۆتە مجاملەیەکی بێشەرعی ئەو جا لە فەرمودەیەکی تری پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلامەوە باسی گەورەمان کرد فەرمودەیەکی کە دێنێ و دێنێ سەر ڕێزگرتن لە ینی بەزەی هاتنەوە بە گسکەکاندا لە فەرمودەیەکی کە عوبادەی کوڕی سامت ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەیسە من ئومەتی ئەو بە زۆر ڕیوایەت هاتووە بەڵام هەندێکی ضەعیفن ئەو ئیمامی ئەحمەد ڕیوایەتی دەکا دەفەرمێ لە ئومەتی مندا نییە
جا طبعا ئاگاتان لە یەکشت بێ ئەو حەدیسانە مەبەستۆی کابرا کافر دەبێت بەڵام لەگەڵ یەکەم وەجبەکە بەبێ حەشر و حیساب و یان بەبێەوەی کە بچێتە دۆزەخ یان لەگەڵ یەکەم وەجبەکە داخیلی بەهەش دەبێ ئەو دەگەڵیان داخیل نابێت جایە چەند دەمێنێتەوە خوا عەفوی دەکا عەفوی ناکا و عایدی خۆیەتی دەفەرمێ لەیسە من ئومەتی واتە لە خەسڵەت و صیفەتی ئومەتی من دانیە ئەوە خەسڵەت و صیفەتی ئومەتی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وەسەلام ئینسان ڕێز لە گەورە نەنێت تێگەیشتی خەسڵەت و صیفەتی ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پڕە لە ڕێز و حورمەت و لە حیساب بۆ یەکترکردن بۆ ئێستا کۆمەڵە خەڵکێکمان هەیە بە ناوی سەقافەت و بە ناوی ڕۆشنبیری تەشجیعی خەڵک دەکەن جا لە پیاوان و لە ژنان کە ئەوەی کە ئەخلاقیاتی ئیسلامیە نەمێنێت کوڕم بۆ خۆت زەرەر دەکەی جارێ ئەو جوهد و ماندوو بوون و تێکۆشانت بۆ بەرەڵای و بۆ بێدینی بۆوانە چ وەڵامی خوا دەدێەوە عمرێکی کورت تەواو دەبی سبەینێکە دەکەویە مەزبەلەی تاریخ و مێژوو وەرە لە ڕۆژی قیامەت ئەو دینە پاک و بێگەردە کە پڕە لە ڕەحمەت و بەزەی و ئەخلاق و ڕەوشتی جوان لەکوێ دەست دەکەوێ ئەوە کوڕم ئەوروپا هەمووی پەشیمان بۆتەوە ئافرەتانی ئەوروپا هەمووی پەشی دەڵێ خۆزیا وەکو مسلمانان باینە دایک باینە و لە ماڵێک خزمەتمان کردبایە بۆچکۆ بەس وەکو کەرەستە معاملەیان دەگەڵ دەکرێ بەس بۆ ئیشی فاحیشە و بۆ گەرمکردنی مەجلیسەکان ئیشیان پێیانە ئەو وەجبەت تەمەن شەقێکیان تێ هەڵدەدەن و وەجبەیەکی دیکە پێدەگات و لەگەڵەوان ڕادەبێرن ئەو جارێ ئەو شەوایان دەوێت لەبەرەوە دەفەرمێ لەیسە من ئومەتی من لەم یوجل کەبیرەنا وەیەرحەم سەغیرەنا لە خەسڵەت و صیفەتی ئومەتی من دانیە ڕێز لە گەورە نەنێ و بەزەید بەگچکە دانێتەوە ئەو جا بین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەنەسی کوڕی مالیک بۆمان باسی پێغەمبەر دەکات ڕوح و ژیانمان بە قوربانی بێ دەفەرمێ ما رأيت أحدا كان أرحم بالعيال من رسول الله صلى الله عليه وسلم هیچ کەسێک من نەبینی و وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سۆز و عەطف و بەزەی بە منداڵاندا بێتەوە لە پێغەمبەر زیاتر عەلەیهی سەڵام ئەوەندەی بەزەی بە منداڵاندا داتەوە ئەوەندەی منداڵ خۆش دەویستن بێ حەد و حیساب دەفەرمێ كان إبراهيم مسترضعا له في عوالي المدينة إبراهيمي کوڕی بەدایەنی دابوو لە بەرزاییەکانی مدينەی فكان ينطلق ونحن معه فيدخل البيت وإنه لا يدخن وكان ضئره زوج مرضعته قينا يعني حدادا فيأخذه فيقبله ثم يرجع دەچوو لەوێن دەرێ باوەشی لێ دەدا دەیگر ماچی دەکرد لەکن حەدادێکی بڵێ ئەوەی کە ئاسینگەر بووە ماچی دەکرد و ئەو جا دەهاتەوە ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشەکە ئەخلاقی چۆن بە بەرامبەر بە گچکان بە منداڵان ئەبوو قەتادە دەفەرمێ رأيت النبي صلى الله عليه وسلم يؤم الناس ئەوە دەرسێکە بۆ هەمان دەرسێکە بۆ ئەو پیرەمێردانەی کە منداڵان دەردەکەن لە مزگەوتێ بۆ ئەو مەلایانەی کە منداڵان دەردەکەن لە مزگەوتێ پێغەمبەر پێشەوای مرۆڤایەتی بووە و ئیمامەتی کردووە لە مزگەوتێ دەنوێژێدا دەفەرمێ ئومامەی کچی ئەبی عاص کە دەکاتە نەوەی کە کچی زەینەبەی بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ على عاتقه لەسەر شانی پێغەمبەری بۆ صلى الله عليه وسلم فإذا ركع وضعها ئەگە دەچۆ ڕکوع دایدەنا وإذا رفع من السجود أعادها ئەگە لە سوجدەی هەڵدەستاوە دیسان بەرزی دەکردەوە لە ئامێزەی پێشەوە نەیان گۆڵا جاو منداڵە لە پیسە و 1001 فتوان دابێ وەڵا نوێژەکە ئەی دیکە بکاتە پرتە پرتە بۆڵ و دنیا نا ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئاخر فەرموودە و کۆتایی بە دەرسی ئەم ڕۆژمان دێنین دەفەرمێ سەحابەیەکی لە خزمەتدا بوو ناوی ئەقڕائی کوڕی حابیس بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەسەنی کوڕی عەلی هات بۆ لای و ئامێزی لێ داوە ماچی کرد و بەخۆیەوە کوشی ئەویش تەماشای پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات فەرمی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا دە منداڵم هەن تا ئێستانێک یەکم ماچ نەکردووە پێغەمبەر ئاوە تەماشای کرد عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی من لا يرحم لا يرحم
ئەوەی کە ڕەحمی سۆزی نەبێ بەرامبەر بە خەڵکی بە منداڵان خوای گەورەش ڕەحمی پێ ناکات. خوا ڕەحممان پێ بکات و تا دەرسی 12 بە خزمەتان دەگەمەوە. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.